هنرمند مظهر خالقی. هنرمند مظهر خالقی دحیشت سالی خوا لدبستانا سرطایی لباجار سنه وقت دنگ خوشکی هات ناس کرن و ماموسته وی اسدی او فیر سولفیج و مقام کردی و فارسی کرنه. لدوازده سالی خوده لرادیو سنه ستران گوتنه. پیشتر جماموسته کامکار درس ورگرتنه گوهنگی ریبری ارکسترای دکر. سالا 1958 هنرمند مظهر خالقی جبو خوندنه دچه تهرانه. هر وی دمه دبه هفکار رادیو تهرانه دگل ماموستین بناو دنگ ین وکی کسروی بهاری یوسف زمانی. مظهر خالقی هنرمند پیشیه گستران فلکلوری دگل ارکستریا سمفونیک و ارکسترین مزن و سردمه بشوازکی زانستی و مدرن تومار کریه. مظهر خالقی ادبیات جی جهنر اخوا جدا نکریه. لورا برهمن باشترین و جوانترین هلبستوان کلاسیک و رومانتیک و نین کرد لگل آوازن لهبهاتی بکار آنیه. وی گوتنن هلبستان توی آواز و گوتنن سترانن فلکلوری هوناندنه. آنها جی ماموسته مظهر خالقی هینا لسر کار خبر دوامه و بریفبریه گشتی انیستیتویا کلیپوری کردی یا گو شاغ و نونرتیاوی لهر چار پرچین کردستان هنه و سنترا سرکی لباجار سلیمانیه. میوان هجا آنها امه کرت فیلمکی لسر جیانا هنرمند مظهر خالقی بینن برچاویوه. لگنده سرینجکه بسر دورا عفرینه. سه جاران زوجیه و ده کرو کچنوی هنه بشداری گلک مهرجان و آهنگا بویه. نافدارترین ستران نوی اون لولاو ممی آلان صالح بک تیار آغا و گلک دنجی. دروجا 19 مها نها سال 1989 جمیل هورو بنخوشیا جرگه چاوی خودان هف و با آخه هات سپارتن لگورستانا حنان. لیبرهمن دولمن جسترانان لپی خوهشتن. ریوبریا مالپرا تیریج عفرین رومتاوی دپاريزه و دخوازه زرخا مالپره بناوی وی بده هنرمندکی داست و دولمندیا جمیل هورو یا هنری. لورا بباوری و دلخوشی ام ویزرخی دیاری هنرمند مزن مظهر خالقی دکن. فرمو هنرمند مظهر خالقی. راستی ام دانشنه بو من یکم جاره که ابینم لهر چوار پارچه کردستان کۆمەڵێک بە ناسنامەی بەرزی فەرهەنگی یعنی چەند و کەلتوری کوردی بینەر و گوێگری ئێمەن و هەروەها ئەم گروپە و هەموو زۆربەی ئەو کەسانەی کە لە کوردستان خزمەتی فەرهەنگ و هونەر و چاندی گەلەکەمانەکەن وسیلەی مامۆستا عەبدوڕەحمان و
سایتەکەیان بەسراون بە یەکەوە ئەمە هەنگاوێکی هەرە گەورەی هەرە مەزنە بۆ خزمەتی کەلتوری کوردی لە هەر چوار پارچەی کوردستان بۆەوە هەرە جۆرەکە هەمومان نزانین بەداخەوە داگیرکەران شەڕی کەلتوریمان لەگەڵەکەن یعنی شەڕی ئەرد نەما وڵاتیان وەرگرت بەڵام ئێستا هۆڤیەتی ئێمە ناسنامەی ئێمە کەلتوری ئێمە شەڕی کەلتوریمان لەگەڵەکەن 500 ساڵە لە پێشیشا بە تایبەت لە 500 ساڵ لەمەوبەر بۆیە دانیشتنی ئەمڕۆ کە بە هیمەتی کاک عەبدوڕەحمان مامۆستا عەبدوڕەحمان دروست بووە توانیویەتی ئەندیشمەندان و ڕووناکبیران نووسەران شاعران یعنی ئەست و دارایی فکری و فەرهەنگی گەلەکەمان لە هەر چوار پارچەی کوردستان لە حەواوە لە ئاسمانە و لە سایتەکەی خۆی بە یەکەوە بیبەستێ من بەڕاستی شەرەفی ئەوەم پێیا کرد من هیچ ئاشناییم نەبوو لەگەڵ ئەم سایتە بەڵام شەرەفی ئەوەم پێیا کرد کە بتوانم لە تەجروبەی ئەوان بۆ بەرزکردنەوەی ئاستی ئەنستیتوتی کەلەپوری کوردی سوود وەربگرم ئەنستیتوت کەلەپوری کوردی هەرۆ جۆرەکە دیتان یەکەم جارە لە مێژووی کووردا بەهۆی ئازادی لە کوردستانی باشوورە ئێمە توانیومانە ناسنامەی کورد ناسنامەی گەلەکەمان لە هەر چوار پارچەی کوردستان بخەینە تۆمارەوە و ئەو تۆمارەش بە شێوەیەکی ئاخرین سیستم و مۆدێرن کە بۆ هەمیشە بمێنێتەوە ئێمە مەحفوظی بکەین ڕای بگرین ئارشیڤی نەتەوەیی کورد کە بۆ یەکەم جار لە کوردستانی باکوور دروست بووە ئەبێتە هۆی پەرەپێدان و گەشەپێدانی کەلتوری گەلەکەمان و پێناسەی گەلەکەمان بۆ ناو وڵاتانی جەهان و هەروەها بۆ یۆنسکۆ و هەروەها بۆ یونایتد نیشن چونکو ئێمە کە خاوەنی فەرهەنگێکی مێژینە و فەرهەنگێکی ئینسانی یونیک و زۆر پایە بەرزین بەڵام بەداخەوە نەمانتوانیوە خۆمان بە دنیا بناسێنین یعنی نەیان هێشتووە و هیوادارم کە لە داهاتوودا بتوانین وەکو چاپکە گۆڵێکی ڕەنگین فەرهەنگێکی دابوونەریت و چاندێکی ئینسانی بە بیر و بۆچوونێکی ئینسانی بتوانین بچینە ناو ملەتانەوە و فەرهەنگی جیهان دەوڵمەند بکەیت ئەمە چونکو کە ئەڵێین فەرهەنگ کە ئەڵێین چاند کە ئەڵێین هۆنەر هی یەکگەل نییە هی ئینسانی سەر کورەی ئەرزە ئەوە ئەو ئێستعدادانەیە کە خودای مەزن بە ئینسانی داوە کە نابێت ئێمە ئەو هۆنەرە ئەو چاندە ئەو بیر و ئەندیشەیە ئەو ئەخلاق و ڕەفتار و کردەوە ئینسانیە لە شوێنێکە قەدیسی بکەین و بە ملەتانی جیهانی نەدەین من دیسان و سپاسگوزاری مامۆستا عەبدوڕەحمانەکەم و هەروەها سایتەکان هیوادارم کە هەر ئەو جۆرەکە ئەوان خزمەتی ئێمە ئەکەن ئێمەش بتوانین خزمەتی ئەوان بکەین بە تایبەت ئێمە بەهۆی ئەوەی کە بۆ هەر چوار پارچەی کوردستان ئیشەکەین دەمێکە هەر لە سەرەتاوە کارمەندەکانمان هاوکارەکانمان نووسەران و بیرمەندانمان هی هەر چوار پارچەی کوردستانە و من ئاشنایی کامڵم هەیە لەگەڵ ئەفرین بە تایبەت من لە بیرم ناچێت مامۆستا عادیک وەختێ دعوەتمان کرد لە ساڵ 2006 لە عمری 96 ساڵگیە بە سازەکەی خۆی سازێکی لێدا بۆ ئێمە ئەو دەمەزانیم کە بەداخەوە زۆر دێر پیاگەیشتوین لەبەرەوە ئەو مزرابە کە ئەو هەیبوو ئەو پەنجەیە کە ئەو هەیبوو ئەو ستایلە کە ئەو هەیبوو ئیتر تکرار نابێتەوە و دیسانەوە بەداخەوە و دیسانەوە بەداخەوە ئێمە نەمانتوانی نەکراوە درەنگ پیاگەیشتین
کە یادگاری گەل ئەو بە شێوەیەکی دیجیتال بە شێوەیەکی ئۆدیۆ و ویدیۆی باش ببێت کە ئەمڕۆ لە بازاڕە بڵاوی بکەینەوە. بەڵام خۆشبەختانە هی مامۆستا جەمیل هۆرۆر ها بەدەستمانەوە ئەوە ئەتوانین کە بەشێک لە مێژووی پرخەبات و هەروەها ئەتوانم بڵێم بەڕاستی خوێناوی لە زمانی جەمیل هۆرۆرەوە ئەتوانین ببیسین. چونکو لاوکەکانی ئێمە شەرحاڵی بەسەرهاتی غەمناک و دڵتەزێنی گەلی کوردە کە ئەوە یەکی لەو سروەتگەل ئێمەیەکە ڕۆژێ لە ڕۆژان بتوانین ئەو شەواهدە کە کەلتوری زارێکی ئێمەیە کە لە پشت بە پشت یعنی لە قارنها لەوە بەر نەقل بووە تا ئەمڕۆ و بووەتە 73 فەرمان. ئێمە ئەوە تەنها ڕێگەیەکە کە بتوانین مەزلومیەتی خۆمان بە دنیا ئیسبات بکەین و بتوانین وەکو گەلێکی ئازاد لەو مەزلومیەتە ڕزگارمان بێت بە ببین بە ئۆنسۆرێک لە ئۆنسۆری ئینسانی لەم جیهانە گەورەدا. گەلی سپاس، زۆر خۆشحاڵم بە میوانên hêja an hemê doza mamoste Mihemed hemo bikin ji ber ku wêneyek Cemîl Horo heye em dixwazin dest nîşan bike Mazhar Xaliqî. و آنها وێنەیەک بیرئانینی دگەل ڕۆشنبیرن خلاتکری بزەرخە مالپەرا تیرێژ عەفرین. کۆمیتا ئامادەکردنا vê ahengê ji bera fermokin بۆ wêneyek bîranînî. ev jî diyariyê ji bo hunermend Mazhar Xaliqî. Wan navê vê aletê jî ceng e. Komîta ئامادەکردنا vê ahengê jî werin.